جا جەماعەتەوە ڕێکۆردەکەم لێیە لە ئێستاوە هەندێک خەڵک داوایان کردبوو کە بەڵێ ئێمە بەهۆی ئەوەی کە کڵاپ هاوس یەکەوەی کە بۆ ئایفۆنە و دووەی کاگە بۆ ئەندروید نەسپیکەی دەبێت نەفرێک لە ئایفۆنەوە داوت کات و یان گوت بڕێک دەردەسەروشتی زۆرە کە توانین بین گوێبیستی قسەکان بین و بابەتەکان بین بڕیارمەندە ئەو شتەکان ڕێکۆردکەین و لە یوتیوبدا دایبنین کە و کەسانەی کە ناتوانن کڵاپ هاوس نەسب بکەن دەسەسییان پێی نییە بابەتەکان جۆ بدەنێ. جا ئەو شەو تەوەری بابەتەکەمان لەسەر هیپاب لە کوردستانەوە موزیکی هیپاپ و موزیکێکی قوڵ یعنی موزیکێکی مانادار. جا ماشەڵانی لەگەڵمانە هەموو لە بواری موزیکدا کار دەکەن. جا دوایی ڕامیار و برادەرەکانی کەشەر دێنەوە بابەتەکان بە هیپاب لە کوردستان و ئێستا چۆنیەتی هیپاب لە کوردستان دەست پێکەین کە ئایا هیپاب لە کوردستان لاوازە یا بەهێزە بۆچی هیپاب لە ئێستادا لە کوردستاندا لاوازە کێشەکە چی یاسە موزیکی کوردی ناڵم بە کولی موزیکی کوردی بەڵام بۆچی موزیکی هیپاب لەناو کوردستاندا لاوازە. ئەمن پێم خۆشە ئاخرین نەفەر قسە بکەم لە ئێستاە پێم خۆشە سەرەتا بێکەس یا خۆت هەژیر یا خۆت کاکفەری دەگەزدانیارێکی لەسەر هیپاب و ڕەپەیە بۆچی لە کوردستاندا لە کاتی ئێستاە هیپاب لاوازە یعنی زەعیفە. تاکەیان من بە نۆرەی خۆم ئەم قسانە ئەبەمە بەرەوە پێشەوە کە ئەم جەریانە گەڕێتەوە ئەوڵەن بۆ فەرهەنگ و کولتوری ئێمە باشە فەرهەنگ و کولتوری ئێمە هێشتا جێن نەکەفتووە کە ئێمە بتوانین ڕاپ یا هەر هیپاب گوێ بدەینێ. ئێمە لە زمانێکەوە ئەتوانین ئەم شتە کامڵ کەفێتە جێ باشە کە لە تەواوی کورسانات لە ئیسە من هەر لە شارەکەی خۆم مەڵێم باشە لە شارەکەی خۆم حتی ئەقل بنیامانێک بن کە توان حمایەت بکەن ئەو شتە باشە چون شتێکە خۆتان نەزانین هیپاب قسەیەکی اجتماعیە قسەیەکی کۆمەڵگاییە هەدەفێکی هەیە لە ئەو شتەکەیڵێ بەلەخەرە ئەوە کەسانێک هەیە کە کاری موزیکەکەن موزیکی هەڵپەڕینە هەر شتێکەیە ئەوە جگەی خۆیە ئەمە کارمان بەوە نییە بەڵام ئێمە چون کارمانی احترازە احتراز هێشتا لە کۆمەڵگای ئێمە ئەکسەری گەنجەکانیشمان تێ نەگەیشتن کە احتراز چییە کە بۆچی ئەکرێت و هەدەفی چیە. ئێمەش ڕەب خۆمان نەزانین کە تا حد و حدودێ قسەکردنە یعنی لەگەڵ مخاتەب ارتباط بەرقرارکردنە ئەو ارتباتە بێ بەرقرار بێت لێکە زیان باڵی هەڵپەڕکێ و هیپافت کرد بەداخەوە کۆمەڵگای کوردی ینی وا ڕاهاتووە موزیکی هەڵپەڕکێ و هەڵپەڕینیان لە ئاستی یەکەم داناوە ینی لەبەر چاوی دنیادا لەبەر چاوی کۆمەڵگاکانی کەدا وای نیشان دەدا کە بەڵێ ئێمە کەسی کۆمەڵگایەکی شادین و نازان کۆمەڵگایەکی خۆشحاڵین و ئەم لە ئالم قسانە لە کاتێکدا لە پشتەوە دقیق زۆر جوان و کرد با منە لێرا پەرانتزێک بکەم و ئێمە ملەتێکی زۆر بێشعوری بەڕاستی ملەتێکی زۆر بێشعوری بڵێ بۆچی کاکە ئێمە تا قوڕک ئەمان خەنە ناو کێشە یەک تۆسچلیەکەن کەیە تۆ سەرسیمان بازم دەڕۆینەوە سەرچی هەڵپەڕکی ئیتر بیرمان نایەکە ئەو هەموو داخ و بۆ بەختی و ڕۆژڕەشی و قڕبەستەریە کە بە سەرماناتووە چی بووە سەبارەت بە بواری هیپاویسە من باسی کێشە و خەڵکی خۆمانم کرد ئێمە گوێ ناگرین کە چی گوزەراوە لە لامانە لای گوێمانە گوێ ناگرین بووی ڕستمەن خەریکە ئەناڵێنێت کە چی ئێمە بەو بەختین بەڵام کەس نایە گوێگرێ ئەڕواچی ئەوەت بۆکانی قاتە سەر مەمکی چوزانم سێوی لوبنانە و لێوی ئاڵۆزی شەوانە و دار و بەردی سلێمانی برە بە من چی جا بە من چی لێرۆ تا بیارە دارەکانی ڕەشە چ دەردێ لە مندەوا دەکات کە دار بیارە ڕەشە یا بەردە بووکێ سافە یا ئەو کچە مەمکی سێوی لوبنانە بە من چی جا ئەگەر هۆ قەرار بۆیە دەردێکی لە مندەوا کردایە ئایسە وەس ئێمە ئەمە نەبوو
بەداخۆ قسەکە زۆر جوان بووە کۆمەڵگای ئێمە بەداخەوە موزیکەکەی مەسموم کراوە، ئەنێ بۆ جۆرە توان بڵە موزیکەکەی مەسموم کراوە بە تەواوی موزیکی موزیک نییە، موزیک ناڵێن ئەوانە موزیک نین، ئەوانە تڕۆهاتن. ئافرین هەرەوە ینی بە دەردی کارە دەڵە گوێچکیان مەسموم کراوە، ئەوانە بە تەواوی موزیک و بە هەموو شتێ ڕەخنەی لێ دەگرن، دەڵێن کاکە ئەلان زۆربەی کورد دەڵێ کاکە هیپاپ شتێکی خراپە و نازانم هیپاپ جۆمەدەنێ ڕەپ و ماپ و قاپ، یعنی ئەوە مەسخەرەی ڕەبەکەن، ڕەب بە شتێکی سوگادن دادنێن لە کاتێکدا جۆشیان نەداوەتە ڕەپێکی ڕاستەقینە تێگەن. یعنی ئێستا لە کابرا پرسی لە کاتێکدا ئەخە من ئێستا قسەم پێ نامێنێ لە کاتێکدا کە دەڕۆیە باشووری کوردستان دەڵێ هونەری ملی ئێمە بەندە، کاکە دەم بێم چ بڵم کابرا تۆ دەڵە کۆمەڵگای کوردی هونەری میلیەکەی بەند و تڕۆ هاتووەم شتانەیە، ینی دەمەوێت بزانم بەند لێرەدا هینێکەمەوە ئەو هونەرەی کە پێی دەڵێن هونەری میلی بەند و نازان گۆرانی چ دەردێک لە کۆمەڵگا کەم و زیاد دەکا. پێم خۆش ئێستا جوێویستی کاک فەریز بم لەو بوارەوە کە بەڵێ هونەری بەندە نازانم ئەم شتانە چ دەردێک لە کۆمەڵگا چارە دەکات، یعنی چی بە کۆمەڵگا زیاد دەکات چی بە کۆمەڵگا کەم دەکات. سڵام ئەرزەکەم لە خزمەتی تاوایی عزیزان و خۆشەویستان و ئەو کەسانی کە دوای گوێ ئەگرن ئەم دەنگ و بەحسی ئێمە. بەلبەلاوە دەست پێ بکەم ئەگەر هیپهاپی کوردستان چاولێ بکەم، کەسایەکی زۆر خاسمان هەیە لە هیپهاپی کوردستانە، بەڵام من کە گوێگریان بووم و بیستمە لە کارەکانی یانم بیستە، پێم وایە هێشتا لە تێکستا ئەو شانازیە خاسەمان نییە لە کوردستانە و واقعانەش لەسەری کار کردیە تا تێکسێکی ڕێکوپێکتر جوانتر، چون هەر زوانێت تمشە ئەگەر تمشای بکەی قەواعدێکی خاصی خۆی هەیە لە نەزەری ئەدەبیاتیۆ. پێم وایە ئەشێ نەختێ لەسەر تێکسەکان هێشتا کار بکرێت، ئاهەنگسازهایەکی زۆر ڕێکوپێکمان هەیە، دەنگهایەکی بەڕاستی خۆشمان هەیە. ئەوڵی مشکلەکە من لە هیپهاپایی بینم ئەمەیە. دووەمەن ڕێز بۆ تەواوی شێوەکانی موسیقی، چە هیپهاپ چە پاپ چە بەندوێژەکان چە کەسایە کە سونەتی کارەکەن، هەر کامێکیان بە شێوەیەکی خۆیان جوانە، بەڵام بەداخەوە وای لێ هاتە گۆرانی هەڵپەڕکێ بەهۆی ئەوە کە ئێمە بنیام ینی بە تەواوی هەڵاتنێکمان هەیە لەسەر بەدبەختی. بەداخەوە قەت پێمان خۆشە بەدبەختیەکە پاکۆکەینەوە بەجێوکە فکرکەینەوە بەدبەختی دەلیلی چییە و چه ڕێگا حلێکمان هەیە بۆ حلکردنی بەدبەختیەکە کە لەسەر ڕێگامانەیە. بەهۆی ئەوە گۆرانی من پێم وایە گۆرانی دەنس یا ڕقس و هەڵپەڕکێ زۆر بۆ ملت خۆشترە، چون ئەڵێ کاکە من لە ڕۆژە تا ئەو لەحزەیەکە گۆرانی ڕقسەکە بیسە ئەڵێ من بەدبەختیم دیوە، من نازانم نانم پێیا کردووە، ڕەنجم کێشاوە، وام کردووە و ئەم کاتە ئیتر بە فکری لێ نەکەمەوە گوێ بەمە گۆرانیەکی ڕقس و ئاوازی کە بتوانێت دڵم خۆشحاڵکات و حاڵەتی ئومێدێ بۆ سپینی بەدەست بهێرێتەوە. بەڕاستی سریە بەندمان هەیە زۆر ڕێکوپێکە، سریە بەندوێژیشمان هەیە چە لە بەند و چ لە بەندوێژە. ئەوڵەن هۆنەرێکی خاصە، چون پێم وایە کەسێک ئەگەر بتوانێت لە جێگایەکدا بە یەک وەسیلە یا یەک چۆن لە خەمەتتانە عەرزیکەم بە یەک شتە وەسفهایەک لە ناخوداگاهی و بهێرێتە سەر زوان و بتوانێت یەکیان بخات لە نەزەری قاعدەوە بەڕاستی جوان دەردێت. بەڵام وای لێ هاتە لە گۆرانی کوردیە بەداخەوە منەی بینم پیشڕەفتمان نییە. ئێمە هەردووە ئەەکەین دوای ئەوە ئەکەوین کە بزانین مەسەن بەندێک قەدیم وتریاوە فقط دین دەنگەکە گۆڕین و ئاوازێکی نوێ. پێم وایە تا ئەو ڕۆژەی هەر ئاوا بڕۆینە بەرۆ لە هەر عەرسێکی موسیقی لە کوردستانە بەڕاستی نەسەرەکەوین پی هیچ لە وەسەتیشان نامینی
یعنی لە وەسەتی مساوی بوونا نامێنین و فقط پەسڕەفتی پێ ئەەکەین. بەڕاستیش سریە گۆرانی کۆن کەوتووە، یعنی تر جێگای خۆی تەواو کردووە، هەرچەندێکیش گوێی لێ بگری هیچ کۆمەکێک بە ئەگەر بەحث لەسەر ئەوە بێت کە ئێمە قەراری پیشرەفتمان بوێت لە کوردستانە، باوەڕکە هیچ کۆمەکێکی پێ ناکات و بەڕاستی مخۆم پێم داخێکە، پێم ناڕەحەتیەکە کە ئاوایە. بەڵام تەواوی گۆرانیەکان جوانن لە جێگای خۆیانە، تۆ هیچ وەخت ناتوانانی لە وەختێکە گەرەکتە خۆشحاڵی هیپاپی گوێ بگری و هیچ وەختێکیش کە گەرەکتە بە فکرکردنەوەی یەکشت بڕۆیتە بەرەوە قەت ناتوانانی بە گۆرانی دەنس یا هەڵپەرکێ پێشکەوی بی. شتێتریش نییە لەو بوارەدا. یەکەم شت کە باسی کردی لە هیپاپدا نازانم باسی پرۆدوسێر و تێکستی کرد. من نازانم کاکفەرید گوێبیستی ڕاپێرە کوردەکان بۆ یان نا، چونکی ئێمە ڕاپێرمان زۆرە، یەک و دووشمان نییە کە بڵێ کابرا یەک ڕاپێر یاخود دوو ڕاپێرەکە کاسێک گوێ بدات، چونکی ئێستا لەناو کوردستاندا ئەگە بڵێن ڕەپ چییە دوو نەفەرت بۆ دێننەوە، دوو نەفەریان بۆ مثال لێداون کە لەناو خەڵکدا ناسراون ڕەپیان بە شێوەیەکی کە بە کۆمەڵگا ناساندووە تێگەن، یعنی وایان ڕەپ ناساندوێ. ئێستا هەر کەس لە کوردستان بڵێرە کاکە ڕەپ چییە دەڵێن ئەو کابراوە ئەو نێ دەڵێەوە ڕەپە، یعنی وایان لێ کردو کابرا شتەکە. بۆیە ئێستا زۆر کەس دەبینێ کاگەر لە کەسێکی کورد بپرسی، هەر ئێستا ئەحیانە نەگە کەسێکی کە بێتە سەر ڕوومەکە بڵێ کاکە دە ڕەپێرێکی کوردم پێ بڵێ ناوی نەفەرێکت مثال بۆ لێدا کە بەڕاستی ڕەپی شێواندووە، ڕەپی بە شێوەیەکی ناحەستر نیشانی کۆمەڵگاداوە. ڕەپ ئەو شتە نییە کە ئەو کەسانە پیشانی کۆمەڵگەیانداوە. جام لێرەدا بڕێک ڕوونتر قسە بکەم. ئەو کابرای باسی لە تێکستەکان کرد، تێکستی لەم بڕۆی هیپاپ جۆڕابگری داودەم بڕۆی تێکستی بنەرێک کە جۆڕابگری دەبینی هیپاپەکە چەندی فەڕق هەیە. کاکفەرید من دوایی لەناو هەر ئینستاگرامدا هەندێک ڕاپەری کوردت بۆ دەنێرم، هەندێک شتیکەت بنن جۆیان لێ ڕابگرە بزانە ئەمانە چۆن، چونکی دەزان دڵنیام جۆت لێ نەبووە، دڵنیام جۆت لە ڕاپەری بەهێزی کورد لەوانەی کە نەبووە، بۆیە دەڵێ تێکستەکانیان بەهێز نین. یعنی زۆر ڕاپێرمانەیە. هەر ئێستا هەر هەژیر ئێستا یەک دانە فریستایل بە بڕۆ دەزانی شتەکە دوا بۆ قوڵ دەکاتەوە، بەخۆت ینی تێ نەگەیدە بە یەک ڕۆژدانیشی بزانی ئەو شتێز شتەکە هەر قوڵ دەبێتەوە، ینی بابەتەکە ئەو هەیە. بۆ دوای ئەوە کە باسی نەری تێکستی خاص لە نەزەری مەفهومیەوە هەمانە، بەڵام زوانی ئێمە زوانی کوردی زوانێکی ڕقە، بەڕاستیش ئەو شتە قبولکەین زوانێکی ڕقە، یعنی چۆن ئەو لەتافەتەی نییە کە مثلا من لە فارسیەکە ئەیبینم یا لە ئینگلیسیەکە ئەیبینم، یعنی وەکو زوانێکی ببەخشە زوانێکی چۆن ئارزت بکەم، یعنی واقعانەشی فکرکەیتەوە جێگوزینی کەلیمەی خاصی بۆ پێیا بکەی. ئینا بەڕاستی فەرید یان سەبارەت بۆ قسەکە کاکە تۆ کتێبی هەنبانە بۆرینەت خوێندووەتەوە؟ بەڵێ کتێبی هەنبانە و بۆرینەم خوێندێتەوە. پس ئەگەر بزانی خوێندبێتەوە زانی هیچ وڵای نازانم شاید یەک یا دوان، بەڵام هیچ زوانێک ئەوەی کوردی وشەی نییە، ئەوەی کوردی گەورە نییە، ئەوەی کوردیش نەرم نییە. زوانی کوردی نەرم بوونی ببینە تووشای من کە زوانی کوردی وشەی زۆرە، یعنی ئێمە توانین بۆ یەک کەلیمە بۆ یەک دانە وەسیلە تا حدودەی من دیمە 6 دانە تا 7 دانە وەسفی بووە، یعنی هەر ئاوا لەسەر یەک شەی ئەگەر ئاوا دایبنین یەک دانە جام گوت بوو. زوانی کوردی زۆر نەرمە، نازانم تو کێت بیستووە کە هەژیر دەنگ و مشکڵیە کاکە کاکایسە چاکە تەوا نازانم تو کێت بیستووە کام ڕەپرت بیستووە کە ئەو شتی بۆ ئەدا نەکردویت. باسی ڕەپری فارست کرد، فارس چون ئیسە من خۆم ڕۆژەڵاتیم ناو ڕەپرە فارسەکان هەبوو و ئەزانم چ خەبەرە، چون ئێمە ناو فارس جەماعەتا گەورە بووین و ئەزانین وشەی فارسی نەرمترە، و ئەزانین وشەی فارسی ڕەپەکایان کە ڕەپەڵێن
فرە نەرمترە بۆ ئێمە چون ناویانە گەورە بووین تۆ خۆت بە فارسی دەست خوێندووە وانە بووە من بە فارسی دەست خوێندووە یعنی من یەکی 2 ساڵە بە تەواویەتی توانم بێژم کە ناو کوردیا هەڵقڵاو من 19 ساڵ ناو فارسی هەڵقڵاو ئەمە کارێک پێ دەکا کە تۆ وابزانی وشەی فارسی بۆت نەرمترە ڕەپی فارسی بۆت نەرمترە نە من کەسێکت پێ ئەناسێنم چاپیان پێ بدە پێتەڵم ڕەپرێکی کوردجوانی خۆمانە کە زۆر لە کەلیماتێکی بتوانم لێرە بیخوێنم بۆتەکان گوێم بووە یعنی سەری کەلیمات لە نظری ئەدەبیاتی و لە نظری قەواعیدی دەستوری و پێم وایە ئەدەبیاتەکەی ئەیتوانی لە کەلیمەیەکی زۆر جوانتر یانە بە ئیزافەکردنی کەلیمەیە تەکمیل کننده ئەو ڕەپرەوە ئەو کەلیمەیە ناسکیە دانە ناو کەلیمەیە ڕقێکی پێکار برووە بەس ئەلبەتە من ئایسە تەوهین بە هیچ ڕەپرێک ناکەم هەمویان عەزیزی دڵێ من دەستوچاو هەمویان باشە کە چون خەریکن خزمەتەکەن من لە ئەوڵین کەلاما خزمەتە بینم یعنی من ئایسە خۆم ڕەپرم کەسێک تەوهین کاوە ڕەپر لە خارج لە منتەقەیەکە و کە ڕەپر نەبێت من ئەڕۆمە خوارەوە بە خوڕگیا من شاید ئایسە تەک نوێنەرە ئایسە بە فەرزی مساڵەوە من تەک نوێنەرە مشکل مێ خۆم دیسی یەکەم ئەنم پێیش و ئەڵێم تۆ بیر و بڕوات غەڵەتە ئەوە زیکە تۆ بیر و بڕوات مەسخەرەیە ئەمیش چواردانە دیستۆ بووەنێرمەوە باشە باسە کەم گەوش باسە بەفەر مساڵ کاکە تۆ ئیسە تۆ حاڵی نابی بێکەس منم بە بێکەس و ئەڵێم پیر و بڕوات غەڵەتە یا هەرچێک بەڵام کەسێکتر لە خارج لە منتەقۆ لە خارج لە منتەقەیە ڕەپۆ بنێ بە بێکەسۆ من ئەڕۆمە خوارەوە بە کوردیە چون هاتووە سەناو منتەقەیەمە من ئەتوانم دخاڵەتکەم لە کار بێکەسەوە لەو تەرەفە ناتوانێت ئەو کەسی ترە ناتوانێت من ئەتوانم چون من هەم لە ناو حیتەی کارەوە من ئەزانم ئەو چەنێ زەحمەتێکێشێ نایژێژم هەسە تۆ ئەوەزی بڕۆ دەرۆ گومبە نەژم بیر و بڕوات دروستکە جۆرە پێگەێنم کە توالە و تیکا ئشتباو کردووە دانی شەرۆ بیر و بڕوات دروست کەرەوە وای پرگیان دقیقاً قوانینی دیسی شەرەوەیە دیسەرەوە دقیقاً جا ئەو باسی وشێ ڕقەکە کردت بەستگی بە ڕەفرمان هەیە ڕەفر هەیە نازانێت لەکوێ کاموشە بەکار بە تۆ توانی بۆ ئاو ڕەنگی ئاو ئەتوانی لە شین ئستفادەکەی ئەتوانی لە کەوە ئستفادەکەی ئەتوانی لە ئاوی ئستفادەکەی ئەمانە سێدانە وشن بۆ ڕنگ بۆ ڕەنگی شین بەستگی بە تەرەف خۆیست کە چ ڕەنگی ئستفادەکە ئەمە بەحسی وشە و کەلیمە بوو زانین چی ساڵم ئەمانەیسە زۆر گرنگ نییە من باسی بابەتم هیپاپە ئەو کاکفەرید باسی ڕقیە کرد کاکە ئەگەر کو لە هیپاپدا دەبینی وشەی ڕق بەکار دێت ئەوە بەشێک لە کولتورەکەی هیپاپە یعنی کە دەبینی ڕەپێرێک دێ لە هینەکەیدا لە کاتی ڕەپەکەیدا لە کاتی موزیکیدا وشەیەکە ڕق بەکاردێنێت ناتوانێت سانسۆر هونەری هیپاپ سانسۆری نییە ئەو هونەری وا مەخصوسە ئەگەر لە هیپاپدا سانسۆر دابنیت ئەوە تۆ نابیە هیپاپێرێکی باش نابیە ڕەپێرێکی باش یعنی هیپاپیفونی خۆت لە دەست دەدەیت تۆ نابێت سانسۆر دابنیت لە ناو وشەکانی خۆتدا ئەو شتی لە دڵتدا دەبێت هەستی بیڵێ جا من کاگڕامیار بەخێرەوە ویستم نەزەری کاگڕامیاریش بپرسم کاگڕامیار بەحسەکە لەسەرەوە بووکە ڕەپی کوردی لە ئێستاە چۆنە یعنی لاوازە یا خۆت ئەم برادرە باسی کرد کە کوتی ڕەپی کوردی تێکستەکانی لاواز جا نازانم چی جۆ داوەتیە وەک بە خۆت دەزانی ڕامیار گیانەگە ئێستا لە ناو کووردە بەعام مەسەلەن ئەگە بڵێ کاکە ڕەپێرێکمان پێ بڵێ ناوی 2 نەفەر زیاتر نازانم بەڕاستی یعنی ئەو ڕاستیەکەیەگە بە خۆداگاداربی ئەوی 1-2 نەفەر دەزانن و خلاص بوو یعنی جوان نەداوەتە ڕەپێرەکانی کە جا بزانم نەزەری ڕامیار چێ لە بوارەوە واللهی ئەگەر بم هەیە باسی ئەو مەسیرەیەکم کە ڕەپی کوردی تێدا دەتوانم بڵم کە ڕەپی کوردی دەست ساڵەکانی ئەوڵی خۆیدا شاید پێشتر کەسانە کات من ڕەپیان کورد بێ کە من نێویان نان چون بە ڕەپیان نازانم زۆرتر بۆڵە بۆڵیان کردووە لەسەر بیت بەڵام ئێستاکانە من بەڕاستی چەند ڕەپێری کورتانە کە جوان دەدەمێ و کەیف دەکەم بە کارەکانیان چونکە لە تکنیکەکەی حاڵینە شاید دروستە ئەوڵی کاریانە ئەستا من
ئەو ئینتزارم لە نوێنەر نییە، ئەو ئینتزارم مەسەلەن لە نوێنەر یا لە هەژیر نییە کە یەک لەحزە بێت یەک دانە کاری بداتە دەرێ، کارێکی هیپاپ، کارێکی ڕاپ کە تەواوی کۆمەڵگای کوردی کە جۆ دەداتە مۆسیقا، تەنانەت ئەوەی کە جۆ ناداتە ڕەپی کوردیش یەک لەحزە بیشێشێتە بۆ نێو ڕەپی کوردی. چونکە دەنێو ڕەپدا ڕەپێر وەزیفەیەکی هەیە، یعنی ڕەپێر کارێکی دەکات، ئەوی دیکەی بەستۆی ئەو کەسانینە کە ڕەپ جۆ دەگرن، یعنی مخاتبەکانی ئەوانەیەکی بیسەرن، ئەوان دەبی ئەو تێکستەی هەزم بکەن. کێشەی ئەسڵی بەڕای من خەڵکەکەیە کە ئێستا بە جوانی لە ڕەپ تێنەگەشتون. یعنی ئەگەر من هەوێ باسی خەڵکی کوردستان بکەم، ڕەپ ئێستا بە جوانی دەنێو کۆمەڵگاتە جێی خۆی نەگرتووە، دەنا لەباری زمانی و ئەگە بم هەوێ ئیشارەی پێ بکەم ئەو شتە ئەسڵ نەڕووی تەعەسسوبیش نییە. من بۆ ستایلەکانی تری مۆسیقا شاید ئەوەی نەڵم، بەڵام بۆ ڕەپ بە نەزەری من کوردی ڕەپی زۆر لێ جوانە، چونکە زمانێکی خۆی بڕێک ناڵام چ وشێک بەکاربەرم، زمانێکی بەڕێک ڕق و قورسە، ڕەپی لێ جوانە. ئێستا من کاتێک کارەکانی ئەرتێش گوێ دەگرم، لەبەرچی گوێی دەگرم لەبەروەی کە لە تێکستی یەکجار زۆر جوان کەڵک وەردەگرێن. کاتێک گوێ دەدەمە بۆ نەمونە نوێنەر، کاتێک گوێ دەدەمە نوێنەر لە ڕۆی لە دوو بە ڕۆژ بوونە، یعنی ئابدەیت بوونە، هەژیر هەرواتر. ئەوی تری بەڕای من هەمووی لە ستۆی کۆمەڵگایە، لە ستۆی ئەو خەڵکەیە کە جۆبیستە ڕەپ بن. ئەسلان ئەمە دەنێ کۆمەڵگای کوردەواریدا کاتێک دەڵێن ڕەپ، دەڵێ ڕەپ چییە بابن، ڕەپ چییە؟ یعنی ئێستا جێ نەکەوتە دەنێ ئەو کۆمەڵگایدا، بۆیان ناتوانین ئینتزارێکی یەکجار زۆرن لە ڕەپێر هەبێت. ئەو ڕەپێرەش ڕۆحیەی هەیە، ئەو ڕەپێرەش ئینتزاراتی هەیە. ڕەپێر دەستێت کارێک دروست دەکا، شاید کارێکی زۆر قەوی نەبێ، بەڵام کەمی کەم ئینتزاری وی هەیە کە خەڵکەکە بێن جۆی بدەنێ و ڕای خۆیان بڵێن کاکە کارەکەت زەعیفە، پێ زەحمەت کارەکەی دواترت بەهێزتر بکە. بەڵام ئەو شتەش نییە دەنێ و کۆمەڵگای مەدا، یعنی خەڵکەکە زۆر جۆ نادەنێ. ئەوە دەبێت کێشەی ئەسڵی کە ئێستا جێ نەکەوتووە. دەنا بەڕای من ڕەپی کوردی دەتوانێت جێی خۆی بگرێت لە کۆمەڵگای کوردیدا و نەقشێکی یەکجار گرنگیشی هەبێت، چونکە ڕەپێر دەستی ئاوەڵەیە، ڕەپێر باسی هەموو بابەتێک دەتوانێت بکە، وەکو گۆرانی بێژێکی پاپ نییە کە باسی فقط یەک دوو بابەت بکە. بە بێدەبی نەبێت لە ناو قسەکەدا. پێشتریش لە ناو هەرم ڕۆمەدا باسم کردم، گۆرانی بێژە کوردەکان بەڕاستی نەقد ناتوانن قبولکەن، یعنی بە مشکڵێکی زۆر گەورە تا دی بە تەرەفەڵێ مەسەلەن کاگەتوانی ئاوایش بکەیت. ئەلبەتە من ئەو بەحسەی کاک بێکەسە کە ئەڵێت ئەو قسەم زۆر قبوڵە کە کاکە کەسێک ئەتوانێت لەبارەی خوانندەیەک و قسەکات و بێ نەقدی کاکە ئەو تەرەفە خۆی تێبگا لە گۆرانی کە چییە، یعنی ڕەپەرێ بێ ڕەپەرێ هیپاپ مەسەم کەسێکە پاپکارەکە بتوانێت پاپیە شتکاتەوە نەقدکاتەوە و هەروە سنەتی کارێ، یعنی ئەگەر ڕەپەرێ بێ هیپاپیە بێت پاپێ ڕەدۆ بکاتەوە، پێم وایە زۆر بەڕاستی جالب نییە نەقدەکە. بە بابەتی ئەو قسەم کە فەرمووت زوانی کوردی زوانێکی ڕەقا، نا، زوانی کوردی زوانێکی مەخۆم ئەڵێم لە کەلەماتی ڕق ئیسفاداکە کە ئەتوانێت لە کەلەماتی جوانیش ئیسفادەکە، یعنی نەرمتر بێت و زۆر بە مێلۆدیەکەی بچەس بێت. بەڵام زوانی کوردی لەو منزوری جنابتا بە سەنگینە ناسریە، زوانێکی بەڕاستی سەنگینە، مەبەستم هەر ڕێک سەنگین بوو. بەڵام لە وشەهایەکی ڕقەگەڵ من ئایسەکە کاک بێکەس یا کاک وێنەر بیتوانێت مەسەلەن تەکسێکی بوتایە بەڕاستی مەسەلەن ئەموت چ کەلمەیەکم پێ ڕقا یا ئەتوانێت مەسەلەن ئالەو کەلمە ئیسفادە بکرێت. ڕق مەبەستت بە چیا وشەی ڕق کاکە وەکو مثالێکی ئاوای لێ دابنێم بە کەسێ ئەڵەی دانیشە و داتەپە، دانیشەکە زۆر جوانترە تا داتەپەکە،
داتەپەکە گەر لە دەستی تووڕەبیت ئەتوانی پێ بڵێ ئاداتەپایی تر بەسە جا ببوورە کەم. کاک فەرید ببوورە هەژی لەو وارەدا زۆر ڕەخە کاکە فەرید دەنگونەیە هەژی ئێمە دەنگت بەڕاستی خراوە کاکەژیر کاکە فەرید ئایسە دەنگی من جوانیارێ با یەک شتر پێ هەوڵم جوان جوان لەم بوارۆ ئاگابی تۆ ئێمە سێ ڕەوشمان هەیە باش تەشوێقمانەس کە تۆ بێژی ئەو کارە بکە ئەمە جایزەکەتە باش کە ناو ئەکسەر ڕەفرەکان ئایبینی ئەم کارەکەن ئەرزکەم لە خزمەت تا دووشتی ترمانەس و با پێت بڵم چی بوو دەقەق بیرم نای وەسەتیەکانم بیرتوەزۆ بۆ شانسە گەنەکەیم شەو بەڵام ئاخردانەی تەشویقمانەس تەمەسخورمانەس تەمبیمانەس تۆ وەڕا تەشوێقەکەی باش تەرەف ئەگەر بە تەشوێق حاڵی بوو کەچی باشتر ئەگەر بە تەشوێق حاڵی نەبوو یەک تەمەسخور یەکەی ڕێگەکەی ئێژی وامەگە وڵاخ عیبە چییە ئابڕووی خۆتە بێ مەسخەرەیەکەی ئەگەر بەم ڕەوشیشە حاڵی نەبوو ئەمڕا تەنبیهیەکەی زانیشی پێڵێم ئەمڕا ئەیکێشی بە گەنە ئەشێ تەوهینی پێ بکەیت تا حاڵی بێت بە فەرزی مثال من دووڕا بە تۆ ئێژم ئەلبەتە دوو لە جنابێت ئەمە باسی قسەیە من ڕایەک بە تۆ ئێژم فەرمو دابنیشە دانانیشە شم دە باشە دانیشەتیوە مەسخەرە دەکەم بازم دانانیشە ڕاژم دەداتە بە حیوان تێگەی فێڵم ئەمڕا ئەترسی دانیشی بۆ بەوبەختی باز مەڵم ئێمە وڵاتێ ناگامانەیە تەرەف پێژی فەرمو دانیشە دانانیشە فەرمو بایسە لە دانیشتن دایبین بیخەمە سەر ئەسلی مەطلب ێژی پێ باوە تۆ خەریکە کاگیان ئەسە کارێکە ئەم وەزئیەتە نەمێنێ جایزەکەیشی ئەوەتە کە تۆ ئەکەویتە ناو خۆشی و ئەکەویتە ناو خوشحاڵی و ئەم حاڵە گەنتە لێ دوورە بێتۆ نایکەی ڕای دومێژێن بۆ بەخت بڕوا خەریکی ناو قوڕان منجەڵاوە گیرە کردووە بەدبەخت مەسخەرەی پێیەکی بازم حاڵی نابێ ئەرێژە دەی چیکەم بەو بەختیە تەحەمڵ یەکەم حاڵی نابێ ئەمڕا پێژی دارێک سفتێنی باش ئەیکوتی بەستەریا کەژی وڵاخ هەڵسەرۆ حیوان هەڵسەرۆ ئەوەزی هەڵسەرۆ ئیتر تۆ خەریکن ڕێک سوارتە بن ئەمڕا بشم حاڵی بێت قسەکە جوانە بەڵام ئەگەر من بیوەمە ئەو بەحسەوە منی باسی جنابەت ناکەم کە بڵێم جنابەت خۆمەڵێم من ئەگە گەرەکم لێ کارێ بکەم هەروە ئەمە مەسەلەمان بیستە زوانی خۆش مال لە کونێرێتە دەرۆ و ئەگە من گەرەکەم بێ احترامی کەم لە ناو گۆرانیەکەمە بە کەسێکە بکە بە من بێ احترامی نەکردووە ئەگەر ئاو تیکە جوان گوێی لێ بگریت کە بزانەی ئەڵێم چی من بێ احترامی کەم بە کەسێکە تایسە بە من بێ احترامی نەکردووە شێ واقعاً بەخۆم بڵێم چۆن بە چه ئیجازێ من گەرەکمە بە مخاتەبەکەم بێ احترامی کەم تا ئەو حاڵی کەم لە سوورەتێکا و تایسە بە من بێ احترامی نەکردا یا بە من هیچ چێکی نەوتە ئالەگرا ببەخشە با من یەک مەسەلەی تریش باز بکەم حەز ناکەم تێپەڕ بینجا لە بیرمان چێتۆکە چیمان وتووە یەک شتت پێڵم ئایسە من تا بەیانی عەزیەتی تۆکەم بتخەمە ناو بەدبەختی باش وەلە پێکەنین پێ نیشان بم پێکەنین و سواری سەرت بم عەزیەتت بکەم شەقت لێ بم بتخەمە ناو گەن و منجەڵاب و هەزار دانە کەسافەت وەلە پێکەنینت پێکەم و جنێوت پێ نەدەم تۆ هیچم پێ ناڵێ لەو مطمئن بە ئەکەویتە ناو ڕوودەربایەتی هیچم پێ ناڵێ بەحسی ئێمە ئامەسە ئەوان خەریکن چون جوێنمان پێ نادەن ئێمە هیچ ناکەین وەگەنە ڕەسمەن خەریکە لە قورگمانەچێت ڕەپرکاریە وەسەکە پێت بڵێ باوە لە قورگ و چووە ئەسڵ غەڵەتێک بکە وسوڵیە مەسە ئاعتراز لە بنیای ئاعتراز و هاتووە ئەم کارە ئێمە هاتوین کە ئەم کارە بکەین ئەمە یەک دوو حتاکو من ئەزێتت کەم باش تابانی بە ئیسە من جنابن نەهێژم بە فەرزی میساڵ بێکە من تابانی ئایساڵسم بەدار لێی بدەم وەلێ بە پێکەنین و لێی دەم و دوو جوێن سفتی پێ نەدەم تەکان ناخوا هەژیر دەنگ و دیسان خراپ بێ دەڵێ دوان تریشم لێ بە چون پێەکەنم پێ وەلە جنێوێکی پێ بەم جنێوێ سفت و سەختی ئاڕاوەشدایی پێ بەم هەڵەسێت و بۆ دارە تیکە تیکە مەکە ئەمە قاعدەیەتی چون غیرەت نایەڵێ ئێمە مشکلمان نامەسە کاکە هەژیر دروست وەدای مشکڵی من لەسەرەوەیە
تۆ مخاتەبتەیە کەسێکە گوێ ئەگرێت ڕەپەریش کاری ئەوەیە کە باسی مشکلات بکە چ لەباری اجتماعی چ لەباری سیاسی چ لەباری خۆشەویستیە حتا ئەتوانێت تا من زۆریم دیەکە مثل ڕەپەرە خەریکە باسی شتەکات خۆشەویستی خۆیەکات و بە سوورەتی ڕەپ خەریکە بەیانیەکە لە سریە کاریشە جوانە بە نەزەرم جێگایشی هەیە بەڵام ڕەپەرێک ئەگەر ئەیەوێ کە واقعاً ڕێگانشانی خەڵک بدا بێ باسی ڕێگاکە بکات بۆ گوێنی دەدا ئیسە تۆ باسی ئەوەت کرد وتێ کاکە بە ئێمە ئەو زوڵمە ئەکەن فقط گوێنمان پێنان من پێم وایە ئەگەر کەسێک گوێن ئابەت تۆ بەریز من یەک پرسیارە مێستا لە تۆ یار لێرەدا تۆ کاتی ڕق وەڵدەستێ چیەکەی کاکە تووڕە نابی جێو نادەیت ئەمێن تۆ ڕێگاکە دروستە من ئێستا دێم دەڵێم کاک فەرید ئۆکەی کاکە تۆ ناڵێ ڕێگاکەی پێ نیشان بە من دێم بە توی نیشانە دەمەڵم کاک فەرید ئەو شتە ئاوا جوانە دەڵم کاکە ئەو ڕێگایی تۆ ناڵێ من پاپ دەخوێنم دەڵم کاکە ناڵتن ئەو شەوە نەتکردم بە فارسیش دەمەوێت بخوێنم حتا مەسەن دووتراکیش ئەڵێن کاکە ئەم مەسەن دێم ڕێگایەکە پێ نیشان دەڵم کاکە بە کوردیەکە بخوێنە لەناو کوردە دڵی کورددا جێگەی خۆت بکەوە ئەگەر دەتەوێت پاپیش بخوێنی هەشتێک بخوێنی تۆ ئەڵێ زۆر چاکە من وا دەکەم ئۆکەی کاکە تۆ منەوە ڕێگاکەم پێ نیشان داوی بەڵام تۆ لەو لاوەدەی مەسەن دیسانەوە بە فارسی ئەخوێنیت ڕێگاکە ئەپێچیەنیەوە ئەم دیسان پێ دەڵم کاکە من پێم بکە بە کوردی بخوێنە چاکترە لەودەم تۆ دی سوکایەتی بەم بکەیت سوکایەتی من بێم سوکایەتی بە تۆ بکەم تۆ هاتووی مەسەن بە فارسی ئەخوێنیت من هاتووم مەکاکە تۆ بە کوردیەکە خوێن باید ڕێزت زیاتر بوو بێم ئێستا سوکایەتی بە تۆ بکەم بڵم کاک فەرید کاکە جوێنت پێ بدەم بۆ لە جوابی منات چیەکەی چیڵێ ئەگەم بێماوە سوکایەتی بە خۆت و هونەرت بکەم ئەو دەم چیڵیت یعنی لە جوابدا چیە بێت ئایسەکە دقیق بوت باسەکەم من لەسەر خۆشەویستی و دۆسایەتی و دێم پێتەڵێم کاک وێنەر ئەو ئەکسی پرۆفایلێتم بەدڵ نییە جنابەت ئەڵەی باشە ئەی گۆڕیت دوای ماوەیە ئەکسی پرۆفایلەکەی پێشوت دائنی تۆ وواقعاً من ئەگەر بۆ سەری دووەم بار بێم بە تۆ بڵێم کاک وێنەر ئەو ئەکسی پرۆفایلەتم بەدڵ نییە ئەبێ بە دخاڵەت لە کاری تۆ دخاڵەتم کردا هەر بنیامێ لەسەر ئەم زەویە خاکیە بەڕاستی حەقی ئینتخابی هەیە بۆ خۆی حەقی ئینتخابی هەیە شای من پێم خۆش بێ کاکە گۆرانی R&B بخوێنم R&B کوردی بخوێنم و پاپەکە بێژێ خراوەکەی خوێنێ هیپاپەکە بڵێ خراپە ئەیکە ئەسەوە چییە معنی نییە بۆ کوردیەکە نا ئێمە دخالن لە هیچ سونەرێکدا ناکەین ناڵین کاکە بە زۆر ناین بڵین کاکە تۆ ئەوە بخوێنە تۆ ئەوە مەخوێنە لە ڕەبدا هیچ کات ناتوین بڵین کاکە تۆ ئەوە جۆ بدەیت تۆ دەبێ بەڵ ئێمە جۆ بدەیت تۆ دەبێ بەڵ هیپاپ جۆ بدەیت ئەوە کەسەکە بخۆی حەزەکە جۆ بداتەچی بەڵام ئێمە لەو ڕێگایەدا هوشیار خەڵک هوشیار دەکەینەوە کاگە خەڵکی کورد کۆمەڵگای کورد حەسەن هەر هیپاپ کولەم بۆ هیپاپ بۆچی ساز کرا هیپاپ بۆ هاتە گۆڕێ لە ئەمریکا هات زۆموستەم بکاتەوە بەڵام دوای ئێستا خەڵک مافی پیاسێنە خەڵک هۆشار دەکاتەوە کاکە خەڵکی کورد تۆ زۆر خەڵکێکی دووڕوە خەڵک لە هەزار لاوە بەدبەختی و چارە ڕەشی و مێژومان ڕەشە و تەواوی خاک و خۆڵمان ڕەشە ینی تەواوی مێژومان ڕەشە لە کاتێکدا کاگڕامیار قسەیەک و هەیە قسەکەت بکەنە لەژای دوای تۆ قسە دەکەم ئۆکێ لە کاتێکدا لان ئێمە تەواوی مێژومان ڕەشە کۆمەڵگامان فەقیرە وەڵڵا ئەگە بێتە باری 70-80% کۆمەڵگامان بەدبەختە بەخوا ئەوەی دەمێنێتەوە کوڕە مەسوولە و کاک ئەوەیە بابی مایەدارە و شتێکی وایە ئێمە لەو ڕێگایەدا دێین خەڵک هۆشیار دەکەینەوە بەڵام ئەو خەڵکی کە فەقیریشە سەری بۆ ئەوەی وا لە خۆی گەورەترە دانەواندوە تێگەی ئێمە دەڵێن کاکە نا ئەو کارە مەکە کەسێک دێ جوۆرە داتە موسیقیەک بۆ دخاڵەت دەکەین ئێمە دەبینن ئابزانین ئەو خەڵکی ئەو کۆمەلگا جوۆرە داتە چ موسیقیەک دەبینین کاکە بەڵس زۆربەی کۆمەلگا جوۆرە داتە موسیقیەک کە باس لە شولاری ئافرەت دەکات باس لە هیچ شتێکی جوان ناکات باس لە جوانی لە شولار دەکات تێگەیت ئەوە نابێتە هونەر من بەوە ناڵم هونەر کە بێم بڵم ئەو ئافرەتە سینگی ئاوایە و باسنی ئاوایە ئەوە نابێتە هونەرێک بۆ کۆمەلگاوە سوودێکی بێ بۆ کۆمەلگا یعنی ئێستای هونەری کوردی بەرامبەرە بە یەک دانە فیلم لە پۆڕنستار
یەگەن ینی پۆڕن هابەتی یا ئەمانە ینی هونەری کوردیەکە ئێستا ئاوای لاتوە دەڕۆ کام گۆرانی کوردیە جوێی بدێ بزانە باس لە چیەکە ئەوە نازانم سینگە داوایە و باسەنە داوایە و ئەوەت ئاوایە و ینی من بەوە ناڵێم هونەر کە منش دێم باز لە هیپاپ دەکەم بەڵام هیپاپ حەقە هیپاپ ئەوەیە تۆ نەدیوە جوە بدێ هیپاپێکی دروست کاکە جوەبیستی فارسی بوو بێت ناڵم کاکە شاید جوەبیستی هیپاپی کوردی نەبوو بێت خۆ جوەبیستی هیپاپی فارسی بووی حەدی ئەقل بەڵێ بوو من ئەگەر شتێک بڵم چون بەدەم هەیە بڕۆم گیانە کاگڕامیێر زۆرێکە جۆم دەبوو لەو قزەیەکە من هاتم بەستی کاکفەریدی زۆرتر لەسەر قسەی ڕاق بوو وەکو زیینێ بوو پێڕێزی و زۆرشتانە ڕەپ لە ئەمریکا و دەستی پێ کردووە بەو شتانەش ئەو دەستی پێ کردووە هەر بەو شتەوە هاتووە یعنی ئەرە زۆرێکە نوێنەری ژوەیە دە کولتورەکەیدا ئمە ناتوانینەوەی لە بستین کاتێک کابرا ڕەخنە دەگرێ بەهەرحاڵ نێویش دەدا ئێستا باشترین ڕۆپێرەکانی دنیا کە لە مێژوودا تازە نێویان نووسراوە چ ئەمێنێم چ توپاک چ ئایسکوب هەر کەسێک هەموو ئەو جورشتانان هەیە دەتوانین بڵین کە بەڵێ کولتورەکان دەگەڵ کولتوری مەفەرقی هەیە بەڵام ئەخەر ئەوە ڕەپە ئەوە ڕەخنەیە کابرا دەتوانێت دەزانیت چۆنە بەعزە شتێک جەمبەی زۆرتر دەوێت بە نەزەری من ڕەپ ستایلێک لە مۆسیقا کە جەمبەیەکی زۆرتری دەوێت ینی ئەوەی کە گوێ دەداتە ڕەپ دەبی جەمبەی وەی هەبێ کە ئەو مۆسیقا دەتوانێت وشەیەکی ناشیرنی تێدا بێت لە عاز ئەدەبیوە وەکو جنێو و زۆریش احتیادی بەلای چونکە ئەو شتێکە کە بەڕاستی کۆمەڵگای ڕۆژاوە دەگەڵی ڕاهاتوە هەر بەو زۆرشتانەوە ڕەپ بنێوبان بوو ڕەخنە بەو شتانەوە دەنا بە گوڵ و بۆلبۆل و شێعری جوان و ئەو زۆرشتانەوە ڕەخنە ناگیرێت ئەوانیش هەر بۆیە لە ئەووەڵە ڕا لە بیدایەت ڕەوان دەست پێ کرد کە دەنەوەر دەگەڵ ڕەخنەکاندا بێڕێزیش هەبێت بەڵام ئەو بێڕێزیە ناوی دروست من نەمبینیوە کە زورێک بە شخصیەتی کابرای بشکێنێ بەڵام ڕەپێر هاتووە ڕەپێری دیس کردووە وشەی ڕەقیشی پێکتووە و زۆریش تراکێکی قەوی دەرهاتووە زۆری بەنێوان بووە بۆیە ئەوە شتێکە تازە تێدا یعنی تۆوەکە وەیە بڵێ سەبزینە نێو دۆخڵی من پێشمە دەرێت دۆخڵی ناوی سەبزی تێدابێت ڕەپی ژووە ڕەپیش بەڕاستی بە قسەی ڕقەوە ڕەپ ئەگەر قسەی ڕەقی تێدانەبەوە ڕەپ نییە و هەمان پا بە قسەی دەکەن لەسەر بیت ئەگەر ڕێزم نوێنەرجانە من دەبی بڕۆم زۆر جان بوو کاگڕامیێر ئێ بەخێر چی سەرتەر و سەر چاوم پێما بە هەژی قسەی دەبوو وڵام من یەک قسەکەم ویتر کۆتایی بە قسەم یێنم قسە ناکەم هەرام کوڕەوە لە پاڵدەستمانە نوێنەر بۆ من و تۆیەکە چون ئایسە خۆی ها لە نۆروێژە حاڵ وەحواڵ خۆیەکات هیچ کێشەیەکی نییە هیچیشی ئەتوانێت بۆ مهم نەبێت ئەتوانێت هەموو شتێکیش بە تای چەپی خۆی دابنێت بۆچی چون خۆش ئایسە زندگی میزانە ڕەواڵە پوڵ و پارە هەموو شتێکیش لە حەمد خۆ هەیە ولی بۆ من و تۆیەکە کە ئاگابینەوە ئەمە یەک دوو من خۆم هیچ کێشەیەک ماڵیم نییە ناوخۆشیاک ئەتوانم ببم تا آخر عمریشم بەڵام داخ منە خۆم من داخەکە خۆم کە لە عمر ما نایبینم کە دانێ پاپخوێن بیخوا پاپخوێن تەواو داخی کە ئەی خوا ئەوەیە کە عشقەکەی فەوتا دانی چی پێژم داخی منەمەیەکە کۆمەڵگەم وێرانە داخی منەمەیەکە هیچ وڵاتێکم نییە لە هیچ کوێ ناناسرێم ئامە داخی منە داخی منەوەیە کە دنکەوەکو تۆ کە نییە بیخواییسە داخی منامەیە کە ئاگاکەم بوو ئەمە تەواو قسەکان منە سەبارەت بم کڵابە ئیتر لەوە زۆرتر قسەیەک ناکەم بەڵام ئێمەشە توانین نەیکەین پاری تیا سەرف نەکەین لەش خۆمان نێشێنین شەو تا بەیانی خەبەر نەبین کە تکسێک بنووسین شەو تا بەیانی بەسەر بیت و تەمرین نەکەین توانین ئێمەش بێ خەیاڵ بین واللهی من ئایسە مەعلم پا بخوێنم لە عەرز یەک ساڵە فاڵۆێرمە ڕاتە سەدکە زانیشی توێڵم لە عەرز یەک ساڵە مطمئن بە فاڵۆێرم فەوکا ئەگرێتەوە ئەگەر پا بخوێنم یا ئاڕنبی یا شتی عاشقانە بەڵام ئەو داخەکە من ئەی خۆم ئەوە بە سادگی ناتوانانی دەرکی بکەیت هیچ کەس ناتوانێت مەگەر ئەوە کە ڕەپر بی بتوانانی دەرکی بکەیت تەواوە کاک زۆر کەس هەر ئەوەیان بە من کتووە لام من بەکە ژیر کتی من لە وڵاتی نۆڕێژم لەخوا بەرزای هیچ کێشەیەکم نییە بخۆم بەڵام بۆ هاتووم ڕە بخێنم زۆر کەسی ئەوەیان ڕەخنیان لە من کاکە تۆ جیگات خۆشە بەڵام تۆ هاتووی باس لە
نازان فەقری کۆمەڵگا و باس لە کێشەی کۆمەڵگا دەکەی تۆ چیت بەوە داوە تێگەیت بەڵام ئێمە من بەو قسانە نهاتم خۆم نەدۆڕاند زیاترم بکەوە دوا بە دوایە کتومەتەوە خۆ ئێستا بێکە زیاد خۆت هەژیر هەمووتان وەستی ماڵیتان باشە گە بێتە بارێک بەڵام بۆ هاتون کاکە وەک هەژیرتی داخێکی لە دڵدایە ئەو داخە لە دڵیدا ئەو داخە هەر دەمێنێتەوە ئەو داخە دەبێت دەڕبڕێت جام کابرایەکم بێت شوشە دەرێ بەڵام بەعسەکەی لە خۆوە و کابرای هین کرد سەرەتا کە باسی بەندوشتی کرد من لەبیرم چوو جوابی دەمەوە هات باسیەوەی کرد کە نازانم بەندیش لە زۆر جگادا جوانە و شتیم شتانەی کرد بە چ جگایەکدا جوانە کاکەەوە بۆ خۆی ڕۆشتە دەرێ دەنا لێمە پرسی کۆرە وڵڵاهی ئاخر پیاوە بێ سریە قسەکە سریە قسەیش نەکە وێڵی کە من قسە ناکەم بەڵام سەوادی موسیقایی متەسوانە ناو جامعی کوردستانە تا زۆر کەمە هەیە بەنۆدرێت بەڵام کەمە کاکە وەکوتم جۆچکیان نەخۆش کەوتووە ئەو تا بێک کەس کەمی قسە پێ کاکە تۆشە قسە ناکەی وەرە کاکە دەقێ ڕایگرن گیانە کاکە یان ئەزین جریان چییە جریانەوەیە لە هەر کۆمەڵگایە باشە ڕەب ئەو ستایلە کولەن بۆیە دێتە دەر بۆیە ئەو نەفەرەی خوێنێ ئەو بنیامەدەی خوێنێ باشە ئەوەڵەن خۆی دەردێکی کێشاوە خۆی تەجروبەیەکی کردووە دوایەوە هەر بینین خۆی تەجروبەیە باشە شاید ئێمە مشکلی ماڵیمان نەبێ مشکلی کێشەیە لە مەسەڵەن لەبارەی ژیانەوە مەسەڵەن نەمان بێت بەڵام تۆ دەردی دوو نەفەر دەبینی دەردی سێ نەفەر دەبینی ڕەفیقەکان کەسەکانت ئەیان بینی ئەوە دەبێتە باعث تۆ ڕەخ نەبێت لەو ژیانە جاخۆ من وتم بێکەس وتم لە 100% کوردەکانە 80% لە خۆشی ئاژی بەڵام هیچ کامیان ناناسێن لە هیچ کوێی دنیا چون وڵاتیان نییە تەواوە ئێمەش مەبەستمانەوەیە مەبەستمان کۆمەڵگایەکی دروستە کۆمەڵگایەک مەبەستێکی لە ڕەپەکەیدا هەیە ڕەپی من ئێستا لە وڵاتی نەبیدم ڕەپی نۆڕێژیەکە جووە دەمێ ڕەپی نۆڕێژی ماشەڵا لە خوا بەرزاد بە نۆڕێژ دیموکراسی ترین وڵاتی ئەوروپایە بڕۆ چاو لێ کە بزانت چۆنە ڕەپی نۆڕێژی جووە دەمێ هیچ کێشەیەکیان لێنە لەو کۆمەڵگادا زوڵم زۆرداری نییە ماشەڵا لە خوا بەرزاد بە هەموو هەیە فەقیر لە وڵاتەدا نییە ڕەپەکانیان جووە دەمێ باستە چیەکە ڕێکاکە ئێمە گەنگین و ماشینمان پێ و تفەنگ و پوڵ و پارە و ئەسلحە و نازانم کچ و باس لەمانەکە ڕەپی کوردیش دەتوانێت باس لەوانە بکات بەڵام لە کاتێکدا ئەتوانێت کێشەی کۆمەڵگا تەواو ببێ کێشەی کۆمەڵگا نەمێنێ نەوەی کە من ئێستا بێن باس لەوە بکەم لە کاتێکدا لەو بەرەوە خەڵک نانی شەو نەبێ بیخوا ڕەپی فارس ئێستا هەم باس لەوە دەکات هەم باس لەوە دەکات هەردووکی تێکەڵ کردووە ئەمە بزانم نەزەری هەژیر چیە لەو بوارەدا زانی چۆنە بەڵام کێشەی ڕەپی کورد لەناو کوردستان ئەوەیە کە ڕەپی کورد لەناو کوردستان مەبەستی چییە ڕەپی کورد یەکەمین کێشەی ئێمە ئەوەیە کە بەڵێ ئێمە بێدەوڵەتین کاکە ئێمە شوێنێکمان نییە کە بڵێن کاکێرە بە وڵاتی خۆمان دەزان من شخصی خۆم نە ئێران نە من ئێران بە وڵاتی خۆم نازانم من فارس بە وڵاتی خۆم بە هاوڵاتی خۆم نازانم تێگەن شوێنێ وڵاتە من ئایتە کوردن هەر بێ وڵاتی هیچ دەنگت نایە کاکە ئایتە خۆ دەنگ من دەست ئەوە دەجارم پێکتیاوەتەوە داخی منەمەیە کە ئەسن کارم بەسەر وڵاتۆ نییە وڵات چەند ڕەفرێترمانەیە ماشەڵا خۆت من ئایتە هیچ خزمەتێکم بە زوانی بە وڵاتم نەکردووە لە نەزەرێک خۆ جگە لە مەسڵ چەند تاکم بە ڕەپی کوردی داوەزە دەرۆ شاید بیسەرێ وهایشێ نەبوو بێ شایدیش بوو بێتی نازام بەڵام ناسی هیچ خزمەتێکم نەکردو تۆ کردوتە تۆ چەند تراکو بە زمانی کوردی و نازانم چی پێچاوەزۆ بۆ کوردستان بەڵام من نەمکردو من ئایتە داخ فرەتر هەم لە ناو جەوێکا کە ئەبینم ئەڕۆمە ناو شوێنێک دانیشمەڕۆمە ناو پارکێک یا هەر شوێنێک مەکانێک ئەبینم دەدانە نەفەر بەدبەختن فەقرە فەرهەنگمان هەیە کچ و کوڕێ بەیەکۆ بینن حمڵەیان پێکن کە ئەرێ تۆ کوڕە چکاری کچیت و تۆ کچە چکاری کوڕیت و دێ بە تۆ ئەحمەق من ئایتە ئەمانە ئەبینم زانین چی توڵم مەسە من خیانەت زۆرە بینم لە بین ڕفێقایەتی یا خیانەت زۆرە بینم لە بین
کەسایەکە نزیکم بە خیانەت زۆرە بینم ئەوە زیبازی زۆرە بینم ئیسە من فعلا نیم لە شەرایەتێکا کە بێم کۆمەڵگا دروستکەم منەوەڵەشە خۆم دروستکەم کە باسی ڕوبەرەکانم دروستکەم ئەو شەوە لە ڕۆمێک بووم باسەکە باسیەوە بۆچی کچ و کوڕ لە کوردستان ناتوانن پێکەوە بن یەکڕا ناتوانێ عنی کچ و کوڕ ناتوانن پێکەوە قسە بکەن یەکڕا یەکێ دەڵە کاکەوە حتمەن خۆشەویستن حتمەن ماجرایە لە بینیاندایە ئەسم بۆ کچ و کوڕیان لەناو کۆمەڵگادا جیا کردوێتەوە بۆ کچ و کوڕ لە مەدرسەکان پێکەوە دەرس ناخوێنن پێکەوە فێر نابن بۆ دەڵێن کاکە کچ بۆ لایەک کوڕ بۆ لایەک هەر کامێک بوو بۆ لایەک فێر دەبن ئەزانی بۆچی چون نەخۆشی جنسین ئەو قسەیەشت جوان بوو لەلایەک 100% بەڵام ئێستا من لە وڵاتی نۆڕۆژم مەدرسەکان دەچم ئەولا دەچم زانکۆ دەچم نازانم دەرەوە خیابان هەموو پێکەوەن یانی ئەو شتە لە بینیاندا نییە تێگی کۆمەڵگاکەیان کۆمەڵگایەکی بازەکە کۆمەڵگایەمە ژوا بە هەشتیوانە دەما بەڵام بەداخۆ کۆمەڵگای ئێمە وەک دۆکتر نەخۆشی جنسین یعنی دقیقەن هەرە شتەیە نوێنەر مشکلات وەک ئێمەش هەر کۆمەڵگامان نییە تۆ باوە پێکەنە ئەو کۆمەڵگا ئەو شتە بە تۆ ناسێت ئەو بنیامانە خۆیان بە خۆیان ئەو شتە نابین باشە ئەو کۆمەڵگا ئەوەیە کە ئەو شتە ئەو فشارە لەسەریا دەهێنێ کە بچێ بە دوای ئەو شتەیە باشە ئەو کۆمەڵگاکە وەختی فاسد بوو بنیامەکانیش فاسد دەبن وڵا ئەوە شەر دروستەکە هەڵا جایمە باسەکەمان حەد لە شوارچەوەی هونەرەکەدا بوو موسیقیەکانی کوردستان کە دیتان ئەسن کوردستان ئەگە بێتە بارەیەک موسیقیەکی وای نییە ئەو شەوە لە ڕۆمێکدا بووم باسەکە بەوە کێشرا بوو کە باسی موسیقی مۆدیڕن و ڕستانیان دەکرد ئاتمە جواب کوتم مۆدیڕنایەتی ئەوە نییە تۆ بڕۆی لە ئەمریکا چی ئەوە هەیە بیەنی ئێرە دایبنی بە هەر زمانەکەی بکەیە کوردی یەگەن ئەوە نابێتە موسیقیە کە تۆ پێی بڵێ موسیقی مۆدیڕنی کوردی کێشەیەکمان لەسەرەوە بۆ دروست ئێمە هاتوین دەڵێن کاکە تۆ مەبنە کۆپی پێستی کۆمەڵگاکانی دەوروبەر ئێمە ئێستا هیپاپ دەڵێن هیپاپ بە کوردی ئەڵێن و بە کوردیش سازمان کرد بزانە ئەو هیپاپە کوردی کە ئێمە ئەیڵین لەناو هیچ کۆمەڵگایەکی کەدا بەو شێوەیە وجودی هەیە یعنی وجودی نیە ئێمە شتەکەمان کوردیە بەڵام لەولاوە ئەبینی موسیقەکانی کوردستان ئەوانەی وا بە ملیۆنی دەخۆن لە یوتیوب یا خۆت شتێک تەواویان بوونەتە کۆپی پێست بوونەتە کۆپی خوانەندە فارسەکان و تورکەکان و عەرەبەکان کە کۆمەڵگا ژدی پێیان سەرخۆشن و پێیان خۆمارن و ئەم شتانە ئەلان برادرە باسی هینی ڕقی دەکرد من دەقێ هەر شێوازێ هەر سایلێکە لە ڕەب دێتە دەر مختص بە کۆمەڵگایەکە کە لە ناوی ئاژیت باشە ئایمە تو تەواوی تەلاشی خۆشت بکەی ناتوانانی وەک ئامریکایی یا مەتنێ بنووسی یا ستایلێک بڕۆی تا حد و حدودە ئەتوانی بڵێن کە ئەتوانی کە ئەو شێوە مەسەن بەیان بکەی بەڵام تۆ مشکلەکە لەگەڵ ئەوە تەفاوتی هەیە فەرقی هەیە باشە شتێکە هەر کۆمەڵگایەکە دەنووسێ لەو کۆمەڵگایە دەخوێنیێ و بڵاو دەبێتەوە طبیعەتەن تەفاوتی لەگەڵ تەواوی کۆمەڵگاکانە ببوورە ئەدامێ قسەکانە ئەو کابرایە کە هات باسی وشەی ڕقی دەکرد کە دەم هەر هەژیر جوابی داوە ئێکو نازانم ڕەپی کوردی وشەی ڕقی تیا بەکاردێ بۆیە ئێمە جووی نادەینێ زۆرێک من مەسج بووە تۆ کە بەڵێ ئەنگۆ وشەی ڕقتان ئەو تیزێری ئالبۆمی شەڕخوازمدا بۆ دەرێخە ئالبۆمی شەڕخواز یعنی کەسێک کە شەڕی دەوێت ئەلبۆمی شەڕخواز چوارسێوە کشی هەر دەتوان بڵم دیسە هەرکولە هەمووی دیسە دیست بە کۆمەڵگا دیست بە گوێچکەیەکی نەخۆش دیست بە هونەریان دیست بە کێشەکانیان دیست بە بیرۆڕایان هات بوو پێیان کورد کاکە تۆ باشە دیستەکەی بۆ وشەی نەشیا بەکاردێنیت ئێمە چۆن پێ بڵم بیان بڵم نازدارەکەمە و کارەمەکە نێنەر پرۆڤێژە قەزاوە لە گیانم ماچێکم بەرێ ئێتە ئاخر ڕاوێ ئۆخەی بەڵا جواب قسەی جواب ئەم ناتۆم بێمەوە بۆ زمانە پێ و بڵم کاکە و کارەمەکە جوابم نادێ بەخۆشی کۆمەڵگای ئەمە کۆمەڵگایەکە ئەژی ساگی کرد بەخۆشی حاڵی نابێت بەخۆشی حاڵی نابن 100 ساڵی سیابەی بەخۆشی بڵی کاکە و کارە بەخۆشی مافی خۆت ناتوانانی بستێنی ئەگە بەخۆشی مافی خۆمان سند بە ئێستا 100 ساڵ بوو خاوەنی وڵات بووین دێگەن کاکە
بەڵام شتەکە بە خۆشی حل نابێت ئەوە سلمێنراوە ئەگە بە خۆشی قسەی خۆش بە زمان حل بە نەوەڵا حل نەدەبوو یعنی ئێستا کێشەکان نێنە ئەزانی چی ئێمە تابانی باس و بابەت بکەین لەسەر ئەمینە یەکمان بە دوو نابێ بەزانین بۆ چی یەک کابرا متمێنم ئام قسەمە لە تەی دڵۆیکم کابرا متمێنم دوایەوە کە حتا گوێی گرزان ئێمە چێژین هەر لە دقەی یەکەم و لایە بات ئەمە هیچ دوو داخ من زۆرترەوە سەکە وازان ئێمە کوزە شعرەڵین دانیشین خۆمان تابانی ئەتڕێنین بە یەکە کە خوا سەر شایەدە من ئەم ماوە کە بەسەر ئەو ئالبومۆ کارەکەم 2 هەفتە و نیو فقط بەسەر یەک دانە بەیتەوە بووم کە بینوسم کە تراکێ 3 دقیقەیی بەسەن 4 دقیقەیی 5 دقیقەیی هەرچەنی جەم بکرێتەوە 2 هەفتەی ڕێک بەسەر 2 دانە بەیتەوە بووم 2 دانە بەیت زۆر شتێ نییە داینە بەدەست مناڵێک و دەرجای نووسێ بەڵام بەسکی بە مەفهومە کە تۆ چۆن بنووسی 2 دانە بەیت بنووسی دانە جملە من وام کردووە باش بەڵام خەڵک وازانێ دانیشتوین ئەنووسین و ئەخوێنی و کە کەوینە بەرچاو و 4 دانە دافی هەنار بێ مەسەڵەن پیشنهادمان پێ بدا و 4 قسەی خۆش ببیسین لە ئەم کچ و لە ئەو کچ و چی و چی بەخواوانیە من گەرەکمان ئەمزان بەخواوانی خۆشایەت نردووکیستان ڕەپێرن و دەزانن کە ئێمە کە تراکێکە پێچینەوە چەندەی زەحمەت بۆ کێشین چەندی پارەت یا خەرجەکەن خۆ هەژی شتایە خۆجی خۆت و شایەری گیانم من بۆ ئەگەیەتە کونالوت ئێمە کە تراکیە پێچینەوە پارەشی تیا خەرزەکەی نیوایە دەڵەوانە پارەشیان بۆ دەگەڕێتەوە کورەوەڵە پارێکی بها بێمە ئەستاوین کوڕەکانی کۆمپانی هەموو هەستاون یەک تونمان پارەتی یا خەرج کردو تا ئێستا 100 منمان بۆ نەگەڕاوەتەوە لە ڕێی ڕەف ئەگەر ڕەفمان بۆ کاسپی یاخود بۆ شتێک ویست بایە ئەوە ئێستاش لە شوێنێکی بین بەڵام ئێستا ئەوەی هەمان بۆ دامانناوە لەو ڕێگایەدا پشتی خۆمانشکاندۆ ئالبومە پێچینەوە تراکە پێچینەوە تێکستە نووسین و نازانم ئەو هەموو ماندوو بوون ئەو هەموو ئەولایە دەکەین کەچی خەڵکەکە ژاوامان پێڵێ دەڵێن کاکە یا هیوایە دێ دەڵێن ڕەپ ئەفستوردەگی دێنێ بۆ کۆمەڵگا منداڵەکان نابێت جۆ بکەنە ڕەپ یا مەلایەکم دی بوو مەلاکە دەیکوت ئەو ڕەپ ئەو کۆمەڵگای شێواندووە بۆ شێوان دوێتی تۆ باز چیەکە تۆ مەلا تۆ بە خۆت وڵات شێوان هیچ کاتێ دەتوانم بە هێزێکی تەواو بڵێم کە هیچ هونەرمەندێکی دیکە ناتوانێ بیگەشت بە شتێکی تەبیعیە ئەوە تەواوی کەسانێکیش کە لەگەڵ ڕەپەرەکانە یا کەسێک کە ڕەپەرە ئەتوانێ ئەم شتە دەرک بکەوە حەقیقەت هیچ کێشەیەکی لێرە نییە من هیچ کات پێم خۆش نییە هونەری ڕەپ و هونەرەکانی کە بیان پێکەوە مقایسە بکەن چونکی قەت بە هونەری ڕەپ ناگەن قەت دژمرن ناتوانن کاکە ئەبە هونەری ڕەپ ماتوبوونی ئەو مانجوبوونی لە هونەری ڕەپ دەقیقەن بەر لەو یەکە خانەندە بیت نوویسەندەی باشە یعنی ئەومان باس کرد ئافرین ئەمانەی کە لە ڕوومێکی کەشدار باسی مۆزیک و شتێ و باسی وەک دەکرا کە مناتم یانکو تۆ دەبێ بڕۆی با حەنجەرەکانت جێبەجێ بکەی و تۆنی دەنگ و ئەم لە ئەو لە کاکە و تشتانیەوە تۆ باسیەکەوە بۆ هونەری پاپ و ئەم شتانە ئەبێت پاپێر بەجێ ئەوەی کە بێت لەسەر تێکستەکەی کارکات دێ لەسەر دەنگی کارەکە دێ لەسەر حەنجەرەی کارەکە تێگەی ئەوەندە ئەهمیەت بە تێکستێ نادا تێکستێ نووسە 4 بیتە 10 جاری تکرار دەکاتەوە تراکەکە تەکمیل بووە 4 دقەتەوە بوو ڕەپێر دیێت بەرخلافیەوە بۆتی دەنووسێت ینی ئەوەندەی کە بۆتی دەنووسێ 5 تراکی پاپی تێدا جگار هەبێتەوە گە بنووسێ ینی پاپ مۆزوعی نییە پاپ وێنەیەکی جوانم دیۆڕۆژ لە ئینستاگرام 2 دانە نەقاش پێکەوەدان ڕاوستا بوون منزەرەیەکیان ئەکێشاوە یەکیان منزەرەکە چێ و دارستانێکی لە پشت بوو لە پێشەوەشی منداڵێکی هەژار لەسەر کارتۆنەکە خەوتە بوو کارتۆنە خابێک خەوتە بوو ئافرین نەقاشێکیان هاتە بوو ئەو دارستان شتەیە کێشاوە جوانیەکانی ئەو منزەرەی دەکێشاوە بەڵام نەقاشێکی کە هات بوو ئەو منداڵی کە لەسەر و کارتۆن خابەیە کێشاوە ڕەب ئەوەیە ڕەب باسی جوانیت بۆ ناکە خەڵک دێ دەڵە ڕەب ئەفسوردگی دێنێ بۆ ئەفسوردگی دێنێ ینی شتێکی ڕەپم پێ بڵە کە ئەفسوردگیە نابێ بۆ کۆمەڵگا
ڕەپ هۆشیارت دەکاتەوە کە تۆ ناتوانیت کە تۆ بەخۆت ئیجازە نادەیت جۆ بدێ هونەری هیپاپ جۆ بدێ ڕاپ تێدەڵە ڕەپ ئەفسوردەگی دێنێ یاهی ڕەپ مەسخەرەیەکە دەڵە ڕەپ کۆمەڵگای تێگاوە کورە بێ خەیاڵی تروا ئەوە ئەم بابەتە کێش نەدەین هەمومان نەزانین چ خەبەرە ئەو قسانیشەوە کردمانی تر ئەو کەسانەوە گویان دێوێ قەتعا نەزانن چی بە چییە لەوە فرەتر با مێشکی خۆمان نێنینەش چون لەوە زیاتر تااقەتم نییە خەفەت و هەرس و شتە خۆم وازی لێ بێنین و تەواو بڕواوە ئەو نە گوێ نەدەین وەڵای جا ئەگاوەی یەکەیت کاکە هینەکەمان دەبێ بگاتە یەک دامناوە بگاتە یەک سەعات تێگاوە چارەگێکی کەدای دەنین و ڕێکۆردەکە ئەکوژێنینەوە ئایسیش بۆ بە یەک ساعت زۆر سپاسان بێ بۆ بابەتە بۆ کەسانێکیش کە ئەم بیسەری ئەم کۆبوونەوە دەبن زۆر سپاسکورەکان ئاوا جەوی هینەکەن جێبەجێ نایە بە جۆ بدەنێ بەخوایەک یەک دانە فریستایل ئەڕۆن تازە ڕۆمەکە هاتووە ئەمە دەچێتە یوتیوب تازە ڕوومەکەەوە هیپاب لە کوردستانە ناوەکەشی ئەوە گەین بە کورتاییش یەک دانە فریستایل بڕۆن شتەکە خۆش بێت لە هەژیرەوە دەست پێکەین وڵایی لە منە دەست پێ ناکەین لە بێ کەسەوە ئەمنی شەرایەتم نییە ئایسە لێت لە جێ بەخوا چیکێ بیتێکیش بێ دەبێ بیخوێن یعنی یەک بیتیش بێ دەبێ بیخوێنی کاکە بیت یەک خوێنە بیتی هێندەمە خوێن بەسەر شەڕ حەژی شتێکی خۆش حازر کە شتێکی من یەکیکە بە سوورەت بداچ کۆلا ڕۆم ئەمەیشە ئەوە نییە کە بڵێ حاڵەتێکی قسەی دڵە ئەوە نییە کە بڵێ فری ئێستایلیا سەڵم ڕەفێژ بەڵام شتێکی چکۆلەیە نێژمی بۆتان دەڵێ سوتاوین ڕەنگی سوور ناوین لە ژێرفێتە فەرشە بۆڕی شەرم و عەرشە مەترسە گەشەوێتەوە ماوەریشە بەڵام دوای ترسی قەحبەت ترس بۆ تۆ مشتە پێ کۆمەڵگای گەر دوای بیستنی بڵی بابەتی کەشکە تەواو ئەمە شەرتی کێکی چووکە خوێنمەوە دەڵێن لار دەبی کە هەڵێنی خراپیان گاو لە شەقام و کۆڵانەکان لێرە بە شەیتان دەڵێن خراپ و خۆیان بوونە مامۆستا بۆ شەیتانەکان لێرە کۆمەڵە مەڕێکن شوان کرا و کرد بۆ تەڕێبەر و سەرۆکیان هەرچی گورگی شێخەریکی دەستەمۆکردنی سەگی ناو کۆمەڵیان هەموو دەستەمۆ کراون ساغیان تیا نەماوە ئەمە حاڵەتگەیە وەزیان ئەوازە کۆمەڵگاکە دەڵێ هەموو دەستەمۆ کراون ساغیان تیا نەماوە ئەمە حاڵەکەیە وەزیان بەڵامەتیکەی زۆر ڕاستە دەڵێ لێرە بە شەیتان دەڵێن خراپ بە خۆشیان بوونەتە مامۆستا بە شەیتانەکە ئەوە یاهی وەسفی کۆمەڵگای خۆمانە بێ کەس بڕۆ بێ چیکەیەکی شکۆلە دەڵێم ئایسە لە شەرەهێتێکنی ماوزە بەتێکەمەوە دەڵێ مەستی ماست سوار ماشین دەری باست لە مێژە مێشی خراپ بوو لەشی باست کردی قەست تەلەفۆن لەگوێدا بوو کردی قەتفە و بچەوە لەسەر شەقام ڕاوەستا بوو بە قەست دیتی چەپ و ڕاست بوو بە سوار فرمێسک لە چاوی شەقامەکەش بۆی داتە خوار ئۆکێ بمێن دەست خۆش بێ کەسگیان کاکەگە قسەیەکیانە یاخود بەرهەمی داهاتووتان چییە ڕای بگێنن هەژیر کە بەرهەمەکانی لەگەڵ ئاڵبومەکەی مندا 5 دانە بەرهەمی هەیە بەڵام دوای ئەو بەرنامە چیە ژیر وڵا کاکەم بەرنامەی تراکێک دوودانە فریستایل کە فڵاو بێتە بە زووی دوودانە فریستایلی بووی چک تقریبەن 1 دقیقە و 30 ثانیە هەر کامیان داو تراکێک قورسە پێچرێتەوە داویشە سکوتێکە تقریبەن 1 ساڵ ئەی بێ کەس گیان بەرنامەی تۆ چیە ترا کوشتی داهاتوت بە هیوای چی بکەیت کاکەگیان ئەمەیش 1-2 ئەڵبومێکمان ئامادەیە دانێکی کە ئاوارەیە لە جەریان هەن احتیمالی زۆر قەوی هەیە کە 8 تراک یا 7 تراک بێت
بێکەس ڕاستی و ڕۆژە باسی پرۆدوسێر و ئەم شتانە و کرد کاکە من دەتوانم کارەکانی بۆ جێبەجێ بکەم بەڵام کە من بۆ جێبەجێ بکەم ئەو دەم کە بڵاو بکرێتەوە مارکی کۆمپانی ئەمەی لێ دەدرێت بەڵام دوایی لەسەر ئەو بابەتە قسەکەین ئینشەڵا کە گەشتە لای خۆم گەشتە ئێرەیدی کارەکان جێبەجێەکەین ئینشەڵا ئالبۆمی چاک چاکە پێچینەوە ڤیدۆ کلیپی چاک ئەم بەخۆم کە بەرنامەکەم جوان دیارە هەفتەیەک پێە ئەرێ هەفتەیەکێدی دەست دەکرێت بە بڵاوکردنەوەی ئەلبۆمی شەرخواز ئەلبۆمی شەرخوازیش 15 دانەترا کە بە هاوکاری ڕەپێرهایەکی هەژیر وای پێر سەرۆکەرکەس ئامەد باس شەرخوازی موزیک چۆن ڕەپێر بە گشتیاتونەت ناو ئەلبۆم فیتم زۆر نەدا وەک ئەلبۆمی خۆزگە نەبوو ئەلبۆمی خۆزگە فیتی زۆر تیا بوو بەڵام زۆرترین فیتم لەگەڵ هەژیر داوە لەو ئەلبۆمە 5 تراکمان پێکەوە هەیە ئەو ڕۆژە باسمان لەوە دەکرد لەناو ڕەپی کوردیە هیچ کەس بەقەد من و هەژیری فیت نەداوە دوو ڕەپێر هەیە 100 تراکمان پێکەوە فیتەیە ڕاستمەن بووین بە کامران و هومن کاکە تەواوە زۆر سپاسەکەم سەرکەوتوو بن بە هیوام کە یەک دەبینن نمەش خۆتانزان بەرنامەیەکمانەیە کە لەگەڵ وای پرکە ناشکرای مەکەمە ڕاوستە بێکەس مەیکە ناو گەنمەکە نا نەم کردووە بڵێم با کەس بیسەریە بێ بزانێ کە جەرێنێ هەیە دوایەوە کردە ناو فرەی نەما بوو بەرمدایە و کردە نا هەوەسمەیە دوایەوە 100% ئۆکەیەکەنەوە هیچ مشکڵەیەکی نییە هیچ کێشەیەکی نییە بەڵام ئیدی دوای بەوە لەلای یەک دەبێت زۆر سپاس کوڕەکان خوای گەورە لێتان ڕازی بێت من بڕۆمە دەرەوە بڕۆم بە تاعات و عیباداتم گێم بەیانی ڕەمەزانە شەڕفش بە ڕۆژووی لە سبحا بە ڕۆژووی دی ئەرە دایک من بە ڕۆژووی درۆ ناکەم ئەڕۆم وەلە نانوشتە خۆم پیا خۆ قەرانیە نیشە ڕۆژووی خەزانێ ڕۆژووی هەرەوە دروستە یەکەس دەستا لە پاوەی تووە ئایسە لە پاوەم خۆ دەزانی بۆچی دوو بوو نایی سەرێ مەریوان وێ بێ کەس زانم بۆم جێبەجێ کردی ئەگەر بێ هەسە نا هەڵسە بەیانی ئەوە مەریوان با بزانم ئەوێتە چی حتمما تێمەگەر ئەو کاروشتمە ڕێ بکە حتمما دێم ئەتی وای بە حاڵی ئەو ڕۆژەی هەر شتێکمان لە پەنای یەک کۆبینەوە باو کە ڕۆ جایدی لێکە سەسە ڕێکەوە ڕۆ مەریوان وەڵڵی زرنگی حرای سەڕێکە وەڵی پێم خۆشە بەڵام مایسە شەرایەتم نیە سپاشوێ سریە کاروبار هەیە ئەنجامی بدەم سریەکیش کارتانان وەڵا من فوەکەم کردم فوەکەم بۆ میکرۆفۆن باشە دێت تۆ وەرە بۆ پاوە بالەگرەوە لێرەوە لای پام بە قوربانە بە من لای پام سوتاوە ناتوان بن تا پاوە ئەوە تیکەی پێدادەی کاکە لەو بارەدا وەلێ بێکە زێرە بەگوێ من کە بێت تا مەریوان باسریە قسە و بابەتی شێ بێ نامەڕۆمەڕۆەکە مەریوان ماشەڵا ڕەپێریکی ئابارێ دی سوشتت دەکەن ئاگار لە خۆت بێ ئێمەش هەڵەکەوینی دیست ماشەڵا 80% پاپی کوردی ئەژیریان دیست کردووە چەند نەفەر 80% پاپی کوردی 80% بەیەکش دەپێوێژم بێ بە 100% ئەم ڕایەژم فەرمونون پیکەن بەتان توانتریش وەڵا خۆ نوێنەرگیانهای لە جەریانە یەک تراک مێنەوە ئالبۆمەکەی توا بەناو WTF جواب هەموویانم دا وسۆی لازم بەکارێ نییە ڕەجا منیش لەگەڵم ئەو تراکەدا کاکە پێکەوەین تراکە 6 دقەیە تراکمان پێچاوەتەوە 6 دقەی شتێکی عادی نییە بەڵام
هەر تویتی ینی هەرەوە وڵی بەڕا من دقەیەک و 50 سانیە ئەخوێن وازام لەوتراکە 1 دقیقە و 50 سانیە ئەوەی هەر لەو هیپاپ کوردیایی شۆرمەوە ئەبزانش خەبەرە وڵا جابژی دیکا کە دەڵێم لە ڕۆمەکە بەستی کاتتان خۆش شەوتان خۆش شەوێکی خۆش بوو بە هەرچەند کابراە تا دێت شتەکە مۆزوعەکان قوڵ دەکاتەوە بەرە جێگی کێی با لەو کافەریدا کێشەیەکی نییە ئەوی جار بۆ خۆمان باشترە بۆەوەی کە دەزانین کە لەسەر چیا دەبێ مانۆڤر بدەین یا کێشەکان بینە بەرێ ئەلان من ئەوە قوڵم دقنێکین و من پشتم زۆر ێشەی لاتان خۆش و شەوتان شاد و کاکە شەوتان شاد خواتان لەگەڵ نیژۆ ڕوومەکە وەستم خۆش شەوگشتان باش ئێمە شاروە زۆر سپاسان دەکەین سەر چاوم